رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و عزیزان، تقبل الله منا ومنكم. خوا لێمان قبول کات نوێژ و ڕۆژ و عیبادەت جەژنتان پیرۆز بێ. خوای گەورە ئەم جەژنە بکاتە مای خەیر و خۆشی بۆ هەموو لایەکمان. خۆشەویستان، جەژن بۆ کێیە؟ جەژن بۆ ئەو کەسانەیە کە خوای یارمەتیانیدا، سپاس بۆ خوای پەروەردگار لەم مانگە پیرۆزەدا بەڕۆژوو بوون. توانیان بە پشتیوانی خوای گەورە نوێژەکانیان بکەن، ڕۆژەکانیان بگرین، شەو نوێژ و عیبادەت و خواپەرستی بکەن. ئەمە جەژنیان بۆ هەیە و جەژن مایی دڵخۆشی و بەختەوەری و کامەرانیە بۆ ئەم کەسانە، چونکە بە پشتیوانی خوا توانیان عیبادەتی خوای تیا بکەن. ئەوانەی کە مانگی ڕەمەزانیان گرت، ئەوانشی کە نەیان گرت بەبێ عوزر، خۆ مانگ تەواو بوو، بەڵام کێ زەرەری کرد؟ کێ دۆڕا؟ کێ خەسارەتمەند بوو کە بەبێ عوزر ڕۆژووی نەگرت؟ نەک ئەو کەسانی کە عوزریان هەیە. جەژن بۆ کەسێکە کە لە خوا بترسێت، تەقوای خوا بکات. دڵخۆشین بۆی کە الحەمدولله لەم مانگەدا بەپێی تواناتوانیمان عیبادەتی خوا بکەین، توانیمان ئەوەی کە خوای گەورە پێی خۆشە بەپێی توانا ئەنجامی بدەین. بە پشتیوانی خوای گەورە دوای مانگی ڕەمەزانیش با بەردەوام بین. ئەو وعدی کە بەخوای گەورەمان داوە، ئەو بەڵێنەی بەخوای گەورەمان داوە، ئیاکە نەعبود، بەتەنها خوای گیان وعد بێت تۆ دەپەرستین، عیبادەت و خواپەرستی تەنها بۆ تۆ ئەنجام دەدەین. ئەو وعد و پەیمانەی کە بەخوای گەورەمان داوە با دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بین لەسەری. ئێستا کۆمەڵە ئازیزێکمان هەیە، ڕەحمەتیان لێبێت، لە ژێر زەویدان، لە ژێر خۆڵدان، پێویستیان بە دوعای خێری ئێمەیە. پێویستیان بەوەیە دوعای خێریان بۆ بکەین، خوای گەورە لێیان خۆش بێت. با ئێمەش کە مردین خەڵکی دوعای خێرمان بۆ بکات. ئەوەندە خۆشە ئینسان لە دنیادا خواناس و چاک بێ، ساڵح بێ. هەموو کاتێکە خەڵکی نوێژ دەکات، تەحیات دەخوێنێ، دەڵێ ئەسەلام عەلەینا وعەلا عیبادی الله الصالحین. سەلامی خوای گەورە لەسەر ئێمە بێ و لەسەر هەموو عەبدێکی ساڵح و چاک بێ. ئەگەر تۆ ساڵح بی، من ساڵح بم، ئەو ساڵح بێ، چاک بین، واتە چاکەکار بین، نەک خراپەکار. هەر کەسێک لەسەر زەویە دوعای خێر بکات، تەحیات بخوێنێ، شمولی من و تۆ دەکات. مردوو بین یا زیندوو بین، دوعاکەمان بۆ دێت. کەواتە ئینسان لە دنیادا ئەو کاتە دەیباتەوە، ئەو کاتە سەربەرز دەبێ کە لەگەڵ خوای گەورەدا بازرگانی بکات. چونکە خوای گەورە دەفەرمێت ئەو کەسانەی کە بەڕاستی عیبادەت بۆ خوای پەروەردگار دەکەن، نوێژەکانیان دەکەن، قورئان دەخوێنن، خێر و سەدەقە دەکەن، ئەو کەسانەی یەڕجوونە تیجارەتەن لەن تەبوور، بێگومان ئەوانە بازرگانیەک دەکەن لەگەڵ خوای گەورەدا، خەسارەتمەندی و دۆڕاندن و زەرەر و زیانی تێدا نییە. کەواتە هەر کەسێک عیبادەت و خواپەرستی بکە، گەورەترین چاکەی ئەنجامدا بۆ دنیا و قیامەتی خۆی. بەختەوەری دنیا و قیامەتی ئێمە بەسراوەتەوە بەوەی کە لە دنیادا چاکەکار بین، خواناس بین، خوا بناسین. با لە ئەمڕۆ ساردی و سڕی ڕوومان تێ نەکات، لە مزگەوتە، لە قورئان خوێندنە، لە عیبادەتی خوادا بەردەوام بین بە پشتیوانی خوای گەورە. داواتان لێ دەکەم خۆشەویستان، واز لە کۆمەڵە شتێک بێنن کە خوای گەورە پێی خۆش نییە، کە ناشەرعیە، واز لە نۆجەژنانە بێنن. ئێستا و ماڵانەی کە لە دوای جەژنی قوربانەوە کەسێکیان مردووە، ئیتر ماڵەکەیان لێبێتە تەعزیە دووبارە، واز بێنن، وەڵڵای وە حرامە ئێوە دەیکەن، دەی ڕاکە بۆ قەبرستان، چونکە ئەمڕۆ جەژنە، ڕاکە بۆ ماڵ فڵان کەس، 10 مانگەوە پێش، 8 مانگەوە پێش فڵان کەسی مردووە، دووبارە تەعزیە گەرم بکەنەوە. کابرا جەژنە، جەژن وازی لێ بێنن. کارێک مەکەن کە بیدعەیە و مخالفەی دینی خوایە، کە ناشەرعیە. شتێ بکەن کە خوا پێی خۆشە، سەردانی یەکتری بکەن، بەس واز لە تەعزیە بێنن. ئەمڕۆ ڕۆژی تەعزیە نیە، ڕۆژی ئەوەیە کە ئینسان شادی و خۆشی دەربڕێت، دڵخۆش بێت. ڕۆژی ئەوە نییە بچین دووبارە وەکو تەعزیە بوەستینەوە، ئەمە نۆجەژنانەیە و بڕۆینە قەبرستان بە جەماعی، دەی کاکە فڵان کەس چەند مانگێکە مردووە، چین بۆ قەبرستان. ئەمانە لە دینی خوادا نییە.
و تۆش خوشکی بەڕێزم ئاگاداری خۆت بە گوێ لە دەنگم دەبێت تەقوای خوا بکە لەچکەکەت فڕێ مەدە تەقوای خوا بکە لە خوا بترسە ئەو لەچکەی کە داوتە بەسەرتا بەردەوام بە لەسەری برا بەڕێزەکانم ئێوەش خێزانتان مەخەنە پێشی سیارەکە و بە سافیرەی ئەو وعدەی کە بەخواتاندا عیبادەتی بۆ بکەن بەردەوام بن لەسەری سارد و سڕ مەبن بە پشتیوانی خوای گەورە کارێک مەکەن کە خوا پێی ناخۆشە خاڵێکی تر زۆر گرنگە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە بەڕاستی خەڵک زۆربەی شەو نەخەوتووە گومانی تیان نییە ئێوەش کاکە نیوەڕوان خۆتان هەڵمەکردن سەرما خەڵک لەوانەیە احتیمالەیە ئەگەر توانایە بێتان نیوەڕۆ مقاومەکە دوای نیوەڕۆ پێویستی بە پشوویەکەیە بە ئیسراحەتێکەیە یەکسەر خۆتان هەڵمەکتەمان خەڵکیەوە هەتاکو عەسر چاوەڕێکن بۆ خۆتان ئێستا بگەڕێن بەڵام بینی نیوەڕۆ عەسر ئەمڕۆ بەیانی احتیاطیە بەیانی ئاسایی خەڵک خۆی خەوێ بەڵام ئەمڕۆ خەڵک ماندووە سەعات 12:30 خۆتان مەگەڕە ماڵ خەڵکە ئیلا مەگەر کابرا خۆی تەلەفۆن کا بڵێ وەرە ڕاستەکی پیاوە بە تەمەنەکان تێر خەوتونە بەڵام گەنجەکان نەخەوتونە خەڵکی ئەم شەو هەر نەخەوتووە کەواتە مڕاعاتی ئەو خاڵە بکەن تۆزێ وریابن خەڵک لە سەعات 10:11 تر خەوی دێ بێتاقەتە ماندووە گەڕیان تۆز دەکەم کەنەوە ئەمڕۆ بینی نیوەڕۆ عەسر بە تایبەتی ئیتر کاتەکانی تر احتیاطیە بەیاندوبانی هەر کاتێ بڕۆن ئاساییە فەرقی هەیە بۆی ئینشاءڵڵا با تەقوای خوا بکەین لە کۆتاییدا دەڵێم خوایە گیان نوێژ و ڕۆژ و عیبادەتت لێمان قبول کردبێ یا ڕەبی خوایە ئەم مانگەت کردبێتە کەفارەتی گوناحەکانمان خوایە گیان لێمان خۆش بە خوای گیان لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە خوای گیان ئەو ئازیز و خۆشەویستانی کە مردوونە خوای گیان چاوەڕێی دوعای خێری ئێمەن و چاوەڕێی ڕەحمەتی تۆن پێش هەموو شتێک یا ڕەبی خوای لێیان خۆش بە ڕەحم و میهرەبانی خۆت بڕژێنە بەسەریاندا یا ڕەبی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی ئەم جەژنە و هەموو جەژنەکانی بکەیتە مای خەیر و خۆشی بۆ هەموو لایەکمان آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.